بەرپرسانی سووریا و ئێرانی ڕۆژی دووشەممەڕایان گەیاند کە هێرشیی ئەسمانی ئیسرائیلی کۆنسوڵخانەی ئێرانی لە سووریا خاپوور کردووە و کوژرانی دوو جەنەراڵی ئێرانی و 5 ئەفسەری لێکەوتوێتەوە. پێدەچێت لە نێوان 5 بۆ 7 کەس شەهید بووبن. هەروەها دوو پۆلیسیش ئەوانەی کە پاسەوانی باڵوێزخانەکەیان دەکرد بریندار بوون. هەتا ئەو کاتەی دار و پەردووکە لا نەبرێت ناتوانم ناو ژمارەی تەواو بڵێم. وا پێدەچێت ئەو هێرشە نیشانەی هەڵکشانێک بێت لە بە ئامانجکردنی بەرپرسانی سەربازی ئێران و هاوپەیمانەکانیان لە سووریا لەلایەن ئیسرائیلەوە، ئەوەی کە پێشتر دوای هێرشەکەی 7 مانگیدا بۆ سەر ئیسرائیل لەلایەن چەکدارانی حەماسەوە چڕتر بووەوە، ئەو گروپەی کە پارە و چەک لە ئێران وەردەگرێت. بەدڵنیاییەوە ڕژیمی زایۆنی لە هەموو کەس باشتر دەزانێت کە ئەم جۆرە تاوانانە و پێشێلکردنی یاسای نێودەوڵەتی لە کاتێکی گونجاودا وەڵام دەدرێتەوە. لەو کاتەشەوە پێکدادانەکان لە نێوان ئیسرائیل و حیزبوڵڵا کە گروپێکی دیکەی چەکداریە و لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێت بە درێژایی سنووری باکووری ئیسرائیل لەگەڵ لوبنان زیادی کردووە. هێرشێکی بەهێز بوو، هەسمان دەکرد باڵاخانەکە دەڕوخێ. ئێمە لە دارەلسەعدە دەژین و هەسمان دەکرد تەقینەوەکە لە ناو ماڵەکەماندایە. بەڕاستی نازانم چی بڵێم، زۆر بەهێز بوو. ئیسرائیل کە بە دەگمەندان بە ئەنجامدانی ئەو جۆرە هێرشانەدا دەنێت گوتی هیچ لێدوانێکیان لەبارەی دوایین هێرش لە سووریا نییە. بە گوێرەی سوپای پاسدارانی ئێران لە هێرشەکەی سووریادا جەنەڕاڵ عەلی ڕەزا زاهیدی کە هەتا ساڵی 2016 سەرکردایەتی سوپای قودسی لە لوبنان و سووریا کردبوو کۆژراوە. هەروەها لە هێرشە ئاسمانەکەی ئیسرائیلدا جێگری زاهیدی جەنەڕاڵ محەممەد هادی حاج ڕیاحیمی و 5 ئەفسەری دیکە کوژراون. لە کاتێکدا باڵەخانەی کۆنسڵگەری ئێران لە هێرشەکەی ئیسرائیلدا تەختی سەرزەوی کرا، بەڵام بە گوێرەی ئاژانسی هەواڵی سانەی سووریا باڵەخانەی سەرەکی باڵیۆزخانەی ئێران زیانی پێ نەگەیشتووە. سمکو عەزیز، دەنگی ئەمریکا.